سڵاو بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر بەڕێزانم پرۆگرامی خوێندن و هەڵسەنگاندنی توانای بیرکردنەوەی قوتابیان یەکێکە لەو پرۆسانەی پێویستی بە توانای زانستی و پسپۆری و شارەزایی هەیە بۆ پەرەپێدان و گرنگیدان بەو گۆڕانکاریانە سەر ئاسی جیهان بۆ بابەتە جیاجیەکانی پرۆگرامی خوێندن دەکرێن چ لە پێش قۆناغی بنەڕەتی کە بە بنیاتی کەسێتی منداڵ دادەنرێت و چێ قۆناغەکانی دواتریش تا پێدەنێتە زانکۆ و پەیمانگەکان دەپرسین لە هەرێمی کوردستان چێن ئەوانەی ئەرشیدانان و گۆڕانکاریەکان لە ئەستۆ دەگرن پلانی وەزارەتی پەروەردە لە کابینەی نوێم چییە بۆ پێداچوونەوە و هەموارکردنەوەی ناوەڕۆکی پرۆگرامەکان چێن ئەوانەی هەڵسەنگاندن بۆ ئەو بابەتانە دەکەن کەوا تازەن و دەخرێنە بەردەستی قوتابیان ئەم پرسیارانە و چەندین پرسیاری دیکە لەگەڵ بەڕێز مامۆستا حەسەن سەرتیب بەڕێوەبەری گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان لە وەزارەتی پەروەردە گفتوگۆ دەکەم بەڕێز مامۆستا حەسەن ڕۆژتان باش سوپاس بۆ ئەم دەرفەتە پێشەکی بەیانی گەشتبینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی هەولێر و ئێوەش خۆش و باش هیوای تەندروستی باشتان بۆ دەخوازم و ئینشاءالله لەم دیدارە ئەوەی لە هەک بەمانە هەیە پێشکەشی جەنابتانیەکەین ئەوەی دەیکەین ئێمە هەر بۆ خزمەتی پەروەردە و فێرکردنە لە خزمەتتان بەخێر بێن سوپاس دەکەین مامۆستا لە سیستەمی پەروەردەدا ڕۆڵ و پێگەی پرۆگرام چۆن دەبیندرێت دەتوانین بڵێن چەند ناوەڕۆکی پرۆگرام هەنووکەی بێت ئەوەندە کوالێتی خوێندن بەرز دەبێتەوە بەتاکید من حەزەکەم پێشەکی دەست پێ بکەم بە پێشەکیەک بۆ ئەوەی بەرچاوتان ڕوو بێ بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام چییە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان پێکاتووە لە 5 بەڕێوەبەرایەتی لە خۆی دەگرێت ئەویش بەڕێوەبەرایەتی پرۆگرامە کە کوڕۆکی کارەکانە و بەڕێوەبەرایەتی چاپەمەنیەکانە و بەڕێوەبەرایەتی ئۆیەکانی فێرکردن و بەڕێوەبەرایەتی کتێبخانە و بەم ئەخیرانیش بەڕێوەبەرایەتێکی ترمان دروست کرد ئەوش بە ناوی بەڕێوەبەرایەتی زمانی کوردی وێ بەڕاستی بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامێکی لەو بەڕێوەبەرایەتێک گەورانەیە لەناو وەزارەتی پەروەردە و ئەگەر بتەوێ کار بکەیت لە وەزارەتی پەروەردە و بتەوێ کارەکانی وەزارەتی پەروەردە چاک هەڵسەنگێنرێ و چاک بکرێتە کەناری ئارامی ئەبێ کارت لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامەوە دەست پێ بکەیت حقات بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام یەکێکە لەو بەڕێوەبەرەتانەی کە ئەبێت دایم جێگای بایەخی وەزارەتی پەروەردە و تەنانەت ئەنجومەنی وەزیران و گشت وەزارەتەکان بێ لەبەرەوەی بەڕێوەبەرایەتی گشتیەکە کە هەموو دەسەڵاتەکان بەیەکۆ ئەبەسێتەوە و تەنها کاری بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام نییە بە مانای بەس کارکردن لە پرۆگرامەکانی خوێندن بەڵکو کاری هەموو وەزارەتەکانە ئەبێ دائیمەن هەمانگێکی تەواوی هەبێ لەگەڵ ئەم بەڕێوەبەرایەتی گشتێ و بۆ ئەوەی بتوانین پرۆگرامێک و منهەجێکی جوان بدەینە قوتابیان ئەبێ هەر هەمووی هەماهنگگی بێ لەگەڵ ئەم بەڕێوەبەرایەتی گشتێ لەبەر ئەوەی تەنها کاری چەند شارەزایەک و چەند دیزاینەرێک و بەڕێوەبەرێکی گشتی نییە بتوانێت ئەوانە بکە ئەبێ هەمووی ببەستنەیەکۆ ئەویش لە ڕێگەی سیاسەتێکی سیاست و فەلسەفەیەکی تەندروستی پەروەردەیی کە داپڕژێ لەلایەن وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتی گشتی فێرکردنی و بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان بەڵێ مامۆستا استراتیژەتی پرۆگرام لە وەزارەتی پەروەردە بۆ گۆڕانکاری بەردەوام و هاوکار لەگەڵ پێشکەوتن پەروەردەیەکان لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چین حقات ئێمەش هەروەکو ملەتانی دنیا وەکو خۆتان دەزانن بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان تەمەنی زۆر کۆن نییە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکان هەروەکو ئەوەی لە وڵاتانی دراوسێ و ئەوەی ئەگوزارێ ئێمەش کاری خۆمانمان کردووە لە ڕێگەی کۆمەڵی بەرنامە و کار و استراتیژێت کە لە کاتی خۆیان دانراوە بەس جێبەجێکردنەکەی و چۆنەتی جێبەجێکردنەکەی ئەمە فەرقی هەیە بۆ کابینە بۆ کابینە مدیر عام بۆ مدیر عام زەمن بۆ زەمەنی تر بەڵام ئەوەی لەو ڕۆژەوەی کە کابینەی نۆ دروست بووە یەکێک لە خاڵە گرینگەکانی
کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە بایەخدانە بە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و هەوڵدانە بۆ چاکردنی سەرجەم ئەو پرۆگرامانەی کە جێگەی طموحی گەلەکەمان نییە و هەڵسەنگاندن بۆ ئەو کتێبانیش بکرێت کە ئێستاکە زۆر نوقسانی تێدایە، زۆر کەم و کوڕیتایە لە ڕووی زمانەوانیە، لە ڕووی زانستی و لە ڕووی هونەریوە. بەڵێ لە دوای دەست بەکاربوونتان لەم پۆستە چەند هەنگاوێکتان ناوە بۆ پێراچوونەوە بە پرۆگرامەکان. بۆچی پرۆگرامە زانستیەکان لە پرۆگرامە زانستیەکانەوە دەستان پێکرد، بە نمونە کۆمپیوتەر بۆ بازنەی سێم و چوارەمی بنەڕەتی؟ حقت ئەتوانم بڵێم ئەو کارە وانە ئێمە لە هەموویەوە دەستمان پێکردووە. بەڕاستی من لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونمەوە کە پار مانگی دوو بوو، لە مانگی 2021 من دەست بەکار بووم. ئێمە چەند هەنگاوێکی گەورەماننا لە بەڕێوەبەرایەتی گشتی بۆ تەبعاً بە سەرپەرشتی برای گەورەمان دکتۆر ئالان وەزیری پەروەردە کە خەمخوارێکی بەڕاستی بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکانە و لە هەموو هەنگاوەکان ئەگای لە هەموو بەرنامەکانمان ئێمە هەیە و ئێمە هەموو خطواتەکانیشمان ناوە ئەو ئاگادارە ئێمە چیمان کردووە و چیمان نەکردووە. بە حقیقت ئێمە لە یەکێ لە هەنگاوە گەورەکان ئێمە کە حەڵقەیەکی ئەتوانین بڵێن مەفقود بوو لە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام، ئەویش هەماهەنگیکردنی تەواو و تێکڵاوکردنی بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگاکان لەگەڵ سەرپەرشتیاران لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنیەکانە. یەکەم هەنگاوی ئێمە کە لە دەست بەکاربوون ئێمە لە ڕێگەی برای گەورەمان مامۆستا ئالان لوژنەی باڵای پرۆگرامەکانمان دروست کرد. ئەویش لە هەر بازنەیەکی خوێندن دوو کەس لە هەر مەحافەزەیەک بە کەرکووکی ئازیزیشەوە دوو ئەندامی لوژنەی باڵامان دروست کردووە و هەر ئەندامی لوژنەیەکی باڵام لوژنەیەکی فەرعی پسپۆڕی هەیە لە ناو پارێزگاکەی خۆی و ئەم لوژنانە طبعاً اختیاری ئێمە نییە، لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی مەحافەزات خۆیان اختیاریان کردووە، خەڵکی پسپۆڕیان ناردووە بۆ ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی سەرپەرشتیاری ئەوانیش بەشدارن لە دەستنیشانکردنی ئەو ئەشخاصانە و سەرپەرشتیاری ئەم پرۆسە سەرۆکی باڵای ئەم لوژنە برای گەورەمان دکتۆر ئالان حەمەد سەعید وەزیری پەروەردە و من وەکو بەڕێوەبەری گشتی جێبەجێکەری پرۆسەکەم. و لە دوای ئەوە دەستمان کرد لە دوای دروستکردنی لوژنەی باڵا سەرجەم کتێبەکان هەمووی پێداچوونەمان پیا کردووە و ئەوەی کە فریای کەوتبووین لە حاڵەکە ئێمە یەکەم چ دەستمان پێکرد کتێبی ئاینەکان بوو کە پارساڵ 9 کتێبمان گۆڕی 1 بۆ 9 لە فترەیەکی زۆر کەمدا و کتێبی پۆلی 2 بنەڕەتی زمانی کوردی ئەوشمان بە تێست ڕەوانەی 50 قوتابخانەی هەرێممان کردووە. ئەم ساڵ پێستە ساڵی داهاتوو بە یەکجاری دەخوێنرێ بە دەستکاریوە و بە تێبینیەکانەوە و هەروەها تەمەشامان کرد کتێبەکانی کۆمپیوتەر تا ئێستا لە وەکو مەلزەمەیەک دەخوێنرێ لە قوتابخانەکانە 4 کتێبی کۆمپیوتەرمان دروست کرد، ئەویش بۆ پۆلەکانی 7 و 8 و 10 و 11 و هەروەها هەموو بابەتەکانی تریش ئەوەی توانیمانە لەو فترە زەمەنی کەما هەمووی پێداچوونەوەی زمانەوانیمان بۆ کردووە بە پێی تواناکان و بخۆتان نەزانن ئێمە لە کۆرۆناوە هاتین زەختێکی زۆرمان لەسەر بوو کە من دەست بەکار بووم چەند جارێ داوام لێکرا ئەو پرۆگرامانە کەمی کەمەوە پوختی کەمەوە بۆ ئەوەی ساڵی خوێندن وەکو خۆی نەبووە. تقریبا 3 کەڕەت ئێمە دەستمان لە پرۆگرامەکانی خوێندنەوە پرۆگراممان حازر کرد بۆ قوتابیان و مامۆسایانی ئازیز بۆ ئەوەی هیوا بوو بۆ 5 هەفتە بوو هیوا بوو بۆ مەسەلەن 6 هەفتە بوو ئەبووە ئێمە ئەم پرۆگرامی خوێندنەوەمان هەمووی کەم بکردایەتەوە و بماندایە بە ئەزمۆنەکان و پەروەردەگشتیەکان بۆ ئەوەی قوتابیان و مامۆستایانی خۆشت لەسەری بخوێنن. بەڵێ مامۆستا ئەو کتێبانی وەکو تێست خراونەتە بەرسی قوتابیان، ئێوە چۆن فیدباچی ئەو پەرتوکانە وەردەگرنەوە؟
ئەگەر پێویستی بەدەستکاریکردن بێ ئایا دەیگۆڕن و چۆن پێشوازی لەو سەرنج و تێبیانە دەکەن و بە چ شێوازێک بەدەستان دەگات؟ بەڵێ حقت ئەو کتێبانەی کە ئێمە ساڵی یەکەم ئەبێتە تێست طبعا لە دوای ڕەزامەندی هەر کتێبێک کە مەسەلەن تۆ ئێمە سێ بابەتی سەرەکیمانەیە طبعا یەکێکیان ئەوەیە تۆ بڕیار بدەی لەسەر ئەوەی کە کتێبەکان پێویست بە گۆڕان هەیە یا پێویست بە پێداچوونەوە هەیە یا هەڵسەنگاندنێکی زمانەوانی یا هوەری یان زانستی بۆکەی ئەم سێ شێوازەمانەیە بەڵام ئەوانی ئەو کتێبانی کە گۆڕێ ئێمە لە دوای ئەوەی کە لوژنەی باڵامان تشکیل کرد ئێمە گروپی ڤایبەریمان دروست کرد و چەند کۆبوونەوەیەکشمان کرد لەناو بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام بە لوژنەی باڵا لە چەند کۆبوونەوەیەکە برای گەورەمان جنابی مامۆستا ئالان ئامادە بوو لە کۆبوونەوەکانە هەندێکیان ئێمە لە ڕێگەی ئەو لوژنەی باڵانە فیدباکمان وەرگرت کە چی کتێبێ پێویستەکە بگۆڕێ ئێستا و زۆرینە زۆر کۆنا یەکێک لەوانە کتێبی پۆلی دووی کتێبی زمانی کوردی پۆلی دووی بنەڕ ڕەتی بە حەقەت ئەبوایە لە دوای ئەوەی پۆلی یەک گۆڕا لە ساڵی 2013 ئەبوایە وەکو زنجیرەیەک ئێستا هەموو کتێبەکان بگەیشتایەتە پۆلی 12 بەڵام بە ئیجتیهادی شخصی بە نازانم چی کتێبی پۆلی دوو دروست نەکرا هەرچەنە لە سەتا تقریبان شخصی حاضر بوو بەڵام کە من دەست بەکار بوو ئەو کاتی لە دوای ڕەزامەندی جەنابی مامۆستا ئالان و لە دوای ئەوەی داکۆکێکی زۆر کرا لە مەحافزات کە ئەو کتێبانە کۆن و ئەبێ بگۆڕێن کتێبی پۆلی دوومان دروست کرد پۆلی دووی بنەڕەتی بە تێست نردمانە قوتابخانەکان ئیمساڵیش فیدباکمان وەرگردووەوە لە ڕێگەی لوژنەی باڵا و سەرپەرشتیاران ئەو کتێبە چاکسازیمان بۆ کردو ئینشاء الله ئەمساڵ کتێبێکی زۆر جوان و پوختەی پۆلی دووی بنەڕەتی ئەکەوێتە بەردەستی مامۆستایان و قوتابیانی خۆشەویست و هەروەها خۆشبەختانە ئێمە لەگەڵ ئەوەشە کتێبی پۆلیسەی بنەڕەتیشمان دروست کردووە ئەمساڵ هیچ پێویستیش لەوانە نەکا بە تێست لەوانەیە هەر بە یەکجاری ئەو کتێبە بخوێنین توانیمانە کتێبێکی زۆر ناوازە و جوانیش بێ توانیمانە هەر بە کەوادری فەنی خۆمان لە ڕێگەی بەڕێبەرایەتی زمانی کوردیوە توانیمان ئەم کتێبانە دروست بکەین ئینشاء الله ئەمساڵ حەقەکە تەواوە بێ بازنەی یەک و دوو سێ بە یەکجاری ئەوە بنە کتێبی نوێ و لە کتێبی پاریش کتێبی پۆلی 11 ئەویش لە 140 گۆڕیوە لە ئینەکە تقریبان نەکەوتە بابەتی گۆڕان ئەوە بکەوتە بەردەستی قوتابیان و خوێندکاران و هەروەها کتێبی پۆلی دە ئیمساڵ کتێبێکی زۆر جوان و پوختە و جوان و ڕێکوپێک ئەکەوتە بەردەستی هین یعنی ئیمساڵ ئیشاء الله بازنەی یەک و چوار هیچ کتێبی کوردیەکانمان تەواو ئەبێ لە ساڵی داهاتوو ئیشاء الله دەسەکەین بە بازنەکانی تر بازنی دوو سێ بەڵێ مامۆستا ئەوانەی سەرپەرشتی پێداچوونەوە و گۆڕانکاریەکان دەکەن لە سیستەمی خوێندن لە پرۆگرامەکان چێن خاوەن ئەزمونن پسپۆریەتیان هەیە حقات ئێمە ئێستاکە خۆشبەختانە دوو سێ کارمان هەیە لە گۆڕینی کتێبەکان جگەلەوەی کە ئێمە شارەزامان هەیە شارەزای بابەتیمان هەیە مەسەڵەن لە هەموو بابەتەکان و بەرنامەشمانەیە ئینشەڵڵا لە ساڵی داهاتووە ئەم هەر اختصاصی بکرێتە بەش وەکو ئەوەی باوە لە وڵاتانی دنیا استراتیجێتی ئێمە ئەوەیە بۆ ساڵی داهاتوو هەیکەلێتێکی چاک دروستکەین بۆ وەزارەتی پەروەردە ئەو هەیکەلێتە هەموو نوقسانەکانی ساڵانی داهاتوو لەبەرەوەی بەم ئەداواتە کۆنانە ئێمە ناتوانین گۆڕانکاری گەورە و هاوچەرخانە بکەین لە پرۆگرامەکان ئەبێ یەکەم چت هەیکەلێتی بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام بگۆڕین بۆ هەیکەلێتێکی هاوچەرخی بەڕاستی کە وەکو وڵاتان کاری لەکەن ئێمەش مطالعین بە حقات لەسەر بەڕێبەرایەتی گشتی پرۆگرامەکان تەنانەت بە بەغایش و بە وڵاتانی دوراوسێ و وڵاتانی وڵاتە پێشکەوت و خوازەکانیش ئێمە بەرنمەیەکمان هەیە لەسەر ئەوە بەڕاستی سێ و چوار فلتەرمان هەیە ئێمە ئێستاکە لوژنەی باڵامان هەیە بۆ هەر بابەتێک لەگەڵ لوژنەی باڵاکە ئێمە لوژنەیەکی تەئلیفمان هەیە ئەو لوژنەی تەئلیفە پێکاتووە بۆ هەر کتێبەکە ئیگۆڕین
کۆمەڵێ دکتۆری زانکۆی تایە ئەو کە داواکەین لە زانکۆ لەگەڵمانە بەشدارە بن لە لوژنەی تەلیف لەگەڵ هەندێک پسپۆڕی محافەزات ئەوانەی کە پرۆفشناڵن لە بابەتەکانی خۆیان و هەروەها شارەزایەنەکانی خۆمان سەرپەرشتیەکەن بە سەرپەرشتی ئەو شارەزای بابەتێ لە هەر بابەتێک بێ لە ڕێگەی ئەمەوە لە دوای ئەوەی کە دانیشن لەسەری کتێبەکانی نەکەن ئێمە دوای ئەوە چەند فلتەرێکمانەیە ئەیدینە لوژنەی باڵا ئەیدینە لە ڕێگەی طبعاً لە ڕێگەی جەنابی وەزیر و دیدینە جامیعەکان زانکۆکان لەوێ هەمویان خۆیان دوای فترەیەک دەماندنەوە هەموو تێبینەکاندن لە دوای ئەوە ئەبێتە تێست کە بۆ تێست ئەو کاتە ساڵێک تێستە بێ بە فیدباکەکان دەگەڕێتەوە ئێمە ئەتوانین لە دوای ئەوە کتێبەکان بێجاری چاپی بکەین و لە ڕێگە چاپی بکەین و بخرێتە بەردەستی مامۆسایان و قوتابیان بەڵام هەندێک جار هەیە لەگەڵ کتێب قەت بێکم و کوڕی نابێت لەبەرەوە کتێب ئەپدیتێکی بەردەوامی دەوێت دائیمەن شتەکان دەگۆڕێ ینی بە تایبەتی خاستان لە دوای کۆڤید-19 زۆر شت گۆڕا لە دنیا بەڕاستی سیستەمی خوێندن زۆر شتی فێرکردین کۆڤید-19 زۆر زەرەری هەبوو بەڵام لە زۆر شتە زۆر شقانجازی هەبوو توانیمان ئێستاکە ئەوە ئیپەروەردەمانەیە ئەوە سیستەمی تەلەڤیزیۆنی مثلەن لە ڕێگەی جەنابتان و عەرزەکرێت و ئەوە لە ڕێگەی ئیپەروەردەوە شتەکانمان زۆر بۆ ئاسان بۆ تۆ دەستخۆشی لە جەنابی وەزیر و ئەو ستافە بەڕێزەی دەکەین بەڕاستی کە توانیان لە فترەیەکی زەمەنە ئەو قوتابخانە ئەلکترۆنیە دروست بکەن بەڕاستی ئەمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام زۆر ئیستیفادەمان لێ کرد لە کاتی خۆشە تقریبەن ئێمەیان ئینقاز کرد و ئێستاش لایەزال ئێمە کار لەسەر ئەوەکەین و ئەتوانین زۆر سوودی لێوەربگرین بەم شێوازە کتێب تەلیفەکرێت لە لای ئێمە مامۆستا لە زۆر جار سەرپەرشتیارانی پەروەردەی لە قوتابخانەکان داوای سەرنج و تێبینی مامۆستایانی پسپۆری بابەتەکان دەکەن بەوەی کە بخرێتە بەردەستیان دوزاریش ئەوان بیگەڕێنەوە بۆ پەروەردەکان و اینجا نازام لێوە بۆ ئێوە دێیان بە چ شێوازێکە ئەوانەی کە ببوورە ئەوانەی کە سەرپەرشتی ئەو پێداچوونەوانە دەکەن ئەم هەڵسەنگاندن و سەرنجانە بە هەند وەردەگرن بەتاکید من لەو ڕۆژەوەی من پێشتر ناتوانم لەسەر پێشتر قسە بکەم لەبەرەوەی من لەو ڕۆژەوەی هاتوو کە من لوژنەی باڵام دروست کرد ئەم لوژنەی باڵا نزیکەی 360 کەسە بەس ئەندامی لوژنەی باڵا ئەندامی لوژنەی باڵا بێژگە لەوە هەر لوژنەیەکی هەر یەکێک لەمانە لوژنەیەکی فەرعی خۆی هەیە لە پارێزگاکەی خۆی لە 6 کەسەوە بۆ 14 کەسە تەسەووری کە یعنی تقریبا زۆربەی محافەزەکان تەختەیەەکە ئێمە هەر شتێ بکەین لە ڕێگەی لوژنەی باڵاوە فیدباکەکەمان بۆ دێتەوە بەڵام لە لوژنەی باڵای شو ئەگەر فیدباکانی ژنێتەوە ئێمە دەرگای پرۆگراممان کراوەیە هەر کەسێک لە هەر بوارێک بێ لە هەر محافەزەیەک بێ لە هەر زانکۆیەک بێ لە هەر بوارێک بێ لە هەر وەزارەتی بکار بکە دەرگای بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام کراوەیە بە تەلیفۆن بێ بە مۆبایل بێ بە هەر شێوازێک بێ ئێمە پێشوازی لێ ئەەکەین و ئەگەر یەکێک بە فاریزەیەک یارمەتی بدای ئێمە بەشکر و تەقدیری وەڵامی ئەدەینەوە وە کردوشمانە و ئینشاءالله ئێمە خۆتان نەزان پرۆگرام یەکێکە لە ئەو کارە قورسانەیە کە بە شەو ڕۆژێک ئەنجامەکانی ناپێکی ئەبێ سەبرتان لەسەرمان بێ دڵنیاتانەکەم لەو لەبەردەم ئەو تەلەڤیزیۆنە بەڕێزەی ئێوە لە ساڵانی داهاتووە بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرامە بێتە یەکێک لە بەڕێوەبەرایەتی چالاکەکانی هەموو هەرێمی کوردستان و یەکێک لەو بەڕێوەبەرایەتی گشتیانە ئەبێت سەرجەم کتێبەکانی خوێندن پێداچوونەوە و گۆڕانی بۆ ئەەکەین و هیچ سەرنج و تێبینیەکی هیچ پارێزگایەک هیچ مشریفێک هیچ مامۆستایەک نییە ئێمە کاری لەسەر نەکەین بەڵام ئەوێ ئاگادار بن هەندێک پرسیفی خوێندن و پرۆگرامیش هەیە ئاگادار بن شەرت نییە تۆ دەخاڵ بۆ منە نێری من هەر دەخاڵەکە لێرە جێبەجێ بکەم لەوانەیە تۆ لەو دەخاڵە لە پێنجیا پێکێتا ڕاستت کە دەبێت بەڵام لە شەشەکی ترە لەوانێت تێبینێکەوانە بێت لای خەبیرەکە ئەو ئاگاداری هەیە بەڵام ئێمە دەرگامان کراوەیە هەر دقەیە دێن هەر کاتێک دێن ئێمە دەرگای پرۆگرام کراوەیە و کارەکانمان لە خزمەتانە بەڵێ مامۆستا هەڵی زمانەوانی پێشتر
لە کتێبەکاندا هەبوو لەوانەیە ئێستاش پێش پێداچوونەوەی کتێبەکان ساڵانە هەز بکەین و بیبینین هەندێک زاریش هەڵی بابەتیشێ بە نمونە لە کوردی پۆلیدا ئەم ساڵ سەرنج هەبوو دواتریش هەڵایەکی لەسەر دروست بڵێ ئەوە پرسیاری خەڵکە ینی ساڵانێک تێدەپەڕێ بەسەر خوێندنی ئەو مەنهەج و پرۆگرامە بەڵام کاتەکە زۆر درێژە دەچێشە اینجا سەرنجەکان دەستنەوە واری جێبەجێکردن و گۆڕانکاری لە پرۆگرام یاخود لە هەڵەکان قسەکەت تەواوە 100% ئێمە لە هەندێک کتێب تەواوە لە هەندێک کتێب ئەوش ئاگادار من ئێمە خارجی دەسڵاتی ئێمەیە ئێمە ناتوانین مەسەرن لە هەندێکشت بۆت باسەکە میسا بەڕوونی بۆت باسەکە ئەوەی لەم فترە زەمەنی کە من لێرە مدیرعام بوومە هەر شتێک کرابێت ئێمە جێبەجێمان کردووە و کارمان لەسەر کردووە بەڵام بۆ ئەمە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونی من کە جەنابی مامۆستا ئالان هاتە ئێرە وەکو وەزیری پەروەردە بەدەستخۆشیوە یەکەم ڕۆژ بە خۆشحاڵیوە پێشنیارمان کرد بۆ ئەوەی هەڵی زمانەوانەکان بە یەکجاری بنبڕ بکرێ داوامان کرد بەڕێوەبەرایەتێکی زمانی کوردی بکرێتەوە لێرە طبعا ئەم بەڕێوەبەرایەتەیە ئەرکی ئەوە نییە بەس تەنها کتێبەکانی کوردی یەک بۆ 12 ئەرکی بێن نا ئەرکی ئەوەیە ئەم بەڕێوەبەرایەتێ پێداچوونەوە و هەڵسەنگاندن بە گشت بابەتەکان بکاوەکو لە ڕووی زمانەوانیوە و فعلەن کەوتوتە بواری جێبەجێکردنەوە بەس خۆتان نەزانن کتێبەکانی ئەمە 1000 و ئەوەنە بابەتە یعنی ئەمە لە شەو ڕۆژەکان ناکرێ کتێبێک تۆ کتێبێکی مەسەلەن 200 لاپەڕێبی بە بڕۆ هەڵسەنگاندنی زمانی بۆ بکە یا چاکسازی بۆ بکە وەکو زمانەوانی بسان چەندی دەوێ ئەمیش ئێستا ئێمە چەند مامۆستایەکمان هێناوە لەوێ لەگەڵ برای بەڕێزمان مامۆستا سادق بەڕێبەری زمانی کوردی خەریکن لە ئەو بابەتانە هەموو کتێبەکانمان خستوتە بەردەستیان هەموو تێبینیەکانیان وەرگردووە مۆبایلەکانیان کراوەیە بۆ هەموو کەسێک تێبینیەکانیان لە محافظات و دێ لوژنێکی باڵا لە بەردەستیانایە و پەیوەندیان بە هەموو لوژنە باڵەکانەوە هەیە ئەوە تێبینیەکانیان بۆ دێ بەڵام ناتوانم بڵێم لە ماوەی ساڵێکە من ئەتوانم ئەم هەموو هەوڵە زمانەوانیە چاکەین بەڵام دڵنیاتانەکەم لە زەمانێکی زۆر کورتە ئەمانەتان هەمووی بۆ چاکەکەین و ئەخێنە بواری جێبەجێکردن و سەرجەم کارەکان بەرەو باشی دەڕۆن و ئەو کێشەی زمانەوانی و ئەمانە هەمووی چاکە ئەبێت و لە کتێبەکانە و نەتائیجەکانیشی بە زووتری کات وەرەگرنەوە ئینشاءالله. بەڵێ مامۆستا لە سیستەمی خوێندن لە پرۆگرامەکان ئەوەی کە سەرنج دەدرێ زیاتر شێوەزاری سۆرانی یاخود برێن کرمانجی خوار و گرنگی پێ دەدرێت و بەڕێژەیەش تریش کرمانجی سەر و شێوەزاری بادینی بیرتان لەوە نەکردوێتەوە شێوەزارەکانی تر جێگای بۆ بکەنەوە ئەگەر بە ڕێژەیەش بێ لە پرۆگرامی خوێندن حقات ئێمە ئەوە ئەمری واقعە زۆرترین کەس کە بڵێن قسەی پێدەکە ئەم دوو شێوازەیە بە ئەم دوو زارەیە بڵێن زاری بادینی و سۆرانیەکەیە ئێمە بەڕاستی ئێمە تموحمان ئەوە بوو ئەسڵەن ئەم دوو زارێژ نەبێ هەرکی یەک زمانی ئستاندار دروستکە بەڵام بەداخەوە ساڵانێکی زۆر چاوەڕێمان کرد ئەو زمانەیە گرتۆ دروست نەبوو بەڵام ئێستاش ئێمە هەنگاوی گەورەمان بۆ ئەوەیە کە ئەم دووزارە لێکۆ نزیککەینەوە زۆر نزیکیکەینەوە لە یەکۆ بۆ ئەوەی تەمهیدێک بێک لە ڕێگەی ئەو بەڕێبەرایەتی زمانەوە تەمهیدێک بێ بۆ ئەوەی بەیانی لە ڕێگەی ئەکادمی کوردیوە یا هەر موسسەیەکی ترۆ بتوانن ئەم دووزارە نزیکەنەوە لە یەکتری زمانێکی ستانداری کوردی دروست بێ بەڵام وەڵڵاهی ئێمە وەکو بەڕێبەرایەتی کشتی پرۆگرام هەموو زارەکانمان خۆشەوێ و هەمووشی ڕەسەنی کوردین و بەپێی موقعی جغرافی لەوانەیە ئێستا بۆ نمونە زاری هەورامی لە ئێران زۆر بێ بەس لە کوردستانی خۆمان کەمترە لەوانەیە زارەکانی تریش هەمووی بەڕاستی بەڵام ئەوەی کە تێبینیمان کردووە و ئەوەی کە دانراوە
لە پەرلەمانیش موافقەکرا بەم دووزارە بخوێنرێ. ئێمە کارمان لەسەر ئەوەیە وەکو پرۆگرام ئێستا، بەڵام ئەو خۆتەزانی شێوەزارەکانی تر بخوێنرێ ئەوە کاری ئێمە نییە و ئێمە ناتوانین بڕیاری لەسەر بدەین. زۆرتر ئەوە ئەگاتە مستەوای پەرلەمان و ئەنجومەنی وەزیران لەوانەیە بتوانن لەسەر بکەن، بەڵام ئێمە لە ناو پرۆگرامەکانی خوێندن جێگەی گشتیمانە کردوتەوە. هەموو لە ڕێگەی شوعەرا و نووسەرەکانمان و ئەدیبەکانمان هەمووی ئەوانە گشتیمان باس کردووە بەبێ جیاوازی، هەمووی تیاجێکراوەتەوە، هەموو شاعرەکان جیاتێکرا و هەر بۆ نمونەوتت ئەوەی پۆلی دەی دەرێش عەبدی خۆ ئەوە یەزیدیەوە، شعرێکی یەزیدیە لە ناو کتێبەکانی ئێمە. بەڵام لەبیرتان نەچێ ئەوە ساڵانێکی زۆرەوە، ئەتوانم بڵێم ئەگەر حسابی بکەم ئەتوانم بڵێم 40-50 ساڵە بێ و شعر لە ناو کتێبەکانایە بەداخەوە. ینی بەڵام یەکێک لە ئەرک و کارەکانی وەزارەتی پەروەردە و بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام ئەوەیە هاوسەنگیکردنی مافی پێکاتەکانی هەرێمی کوردستان و ئێمە پێکاتەکانی خۆمانمان خۆشەوێ، بەڵام مانای ئەوەش نییە مەسەن پێکاتەیەکیش زوڵم لە زۆرینەکە بکات، ئەوەشمان قبوڵ نییە، ئەو بەسەرمانە بەڕاستی بەسەر ئێمانە بەسەری زەمانێکە بەسەر ڕۆیشتووە. لەوانەیە خەڵکێکی ئێمە خەڵکێکی سادە بێ زۆر بە تەبیعی وەریگردوێ لەبەرەوە لاوک و حەیرانە ئەو بابەتە، بەڵام کە درکمان پێکرد ئەوەمان لادا لەبەرەوەی لە هیچ شوێنێک ئێمە قبوڵ ناکەین با نەڵێن تعدالەوەکەی تر، با بڵێن هیچ شتێک بۆ سەر ئەو پێکاتەکەی تر هەبێ لەو بابەتە. ئێمە مانەوێ هاوسەنگی هەبێ لەبینێ، خۆشەویستی هەبێ بۆ هەموو پێکاتەکان و بە هیچ جۆرێکیش ئێمە لەو بابەتە درێخی لەگەڵ هیچ پێکاتەیەک ناکەین و هیچ ئاینێک ناکەین وەکو یەک تەمەشایانەکەین و بەپێی حەق و وینی خۆی. ئێمە هەدەفەکەی ئێمە تعایش و خۆشیە لە وڵاتەکەی ئێمە، وڵاتی ئێمە بم پێکاتانەوە جوانە، بم فرەئاینەوە جوانە و بۆ نمونەش ئەو لە بەردەستانایە هیچ وڵاتێک نییە لە دنیا بە 5 زمانی ڕەسەن پرۆگرامەکانی خوێندنە خوێنێ. ئەو لە کوردستانی ئێمە فەخریشی پێوەکەین و شانازی پێوەکەین. بەڕاستی ئەوە یەکێکە لە هەنگاوە گەورەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردەیە کە بە زمانی کوردی و عەرەبی و سریانی و ئینگلیزی و تورکمانی دەخوێنرێن. لە وڵاتان زۆر جارەی ئەڵێن وەڵا بە زمانەکە ئەخوێنرێن، نە، ئێمە زانستەکە و بیرکاریەکەش هەر بە زمانەکەی خۆیان دەخوێن. مامۆستا ئەو زمانانەی کە باست کردن لە سیستەمی خوێندنی ئەواندا زیاتر ڕەچاوی مێژوو کەلتوری ئەوان دەکرێت یاخۆت هەمان ئەو مێژوو کەلتورێک کە کوردستان پێدا تێپەڕیوە، کورد پێدا تێپەڕیوە دەخرێتە بابەتەکانی خوێندن؟ نا ئێمە کتێبەکانی خۆشمان دەیخوێنین، هەر ئەو ڕچاوانەمان کردووە. یعنی ناکرێ مەسەلەن من یەکێک لە هەڵەبجە، یەکێک لە گەرمیان یا یەکێک لە سلێمانی ئەگەر شوێنێکی مەسیحیتیانە بێ من ڕەچاوی باری ئەوە نەکەم، نابێ مناڵی من لە هەرکوی کوردستان ئەخوێنێ ئەبێ بزانێ پێکاتەیەکی سەرەکی لە وڵاتە مەسیحیمان هەیە، تورکمانمان هەیە، لە هەر شوێنێک ئەگەر حتا ئەگەر ئەو زمانەیەش نەبێ لەبێ منداڵی ئەمە بێ بزانێ ئێمە هەر ئەو کتێبانی خۆمانە تەرجمەیان بۆکەین بۆ تورکمانی، هەندێک جار هەندێک خصوصاتیان دەنێ بۆ خۆیان بێ، بەڵام هەر ئەو کتێبانەیە دەخوێنێ و تەرجمەیەکەین بۆیان و خۆیان لە مەکتەبەکانی خۆیان دەیخوێنن و هەندێک جاریشەیە خۆیان هەندێک شتی ئیزافاتی خۆیان هەیە، بەڵام ئەو شتە تایبەتمەندی خۆیان لە ناو زمانەکەی خۆیان کە خوێن ئەوە خۆیان توان لێو تایبەتمەندی بدەنێ. مامۆستا دیارە ئەوەی لە منهەجی خوێندندا هەیە هەمان ڕنگدانەوەی کاری ڕۆژانەیە، بەکارهێنانی ئەو زاراوانەیە کە ساڵانە و دەتوانین بڵین ڕۆژانە دێتە ناو فەرهەنگی زمانەوانی هەموو میلەتێک. ئێوەستان کردووە لە منهەجی خوێندندا بۆ ئەوەی ئەم زاراوە نوێیانە بێهێنە ناو منهەجی خوێندن. لە ساڵانی حەفتاکان کۆڕی زانیاری کورتە بوو کە دنیایەک بلیمەت و پسپۆری زمانی تێدا بوو، زۆر کاری جوانیان کرد. ئێوە پێتان باشە بە هەمان شێوازی کۆڕی زانیاری کورد کۆمەڵێک زمانەوان هەبن یاخۆت بە چ شێوازێک زاراوەی نوێ دەخەنە ناو پرۆگرامی خوێندن؟
حقت ئێمە سەرچاوەکانمان ئەکادمی کوردیە هەموو زاراوەکان لەوێ وەردەگرین بۆ ئەوەی زۆر هین نەبێ زۆر بابەت نەبێ ئێمە تا ئێستا مەزدەرمان هەر ئەوەیە و سەرچاوەکان لەوێ وەردەگرین لە ڕێگەی ئەوانۆ سەرۆکی بەشی زمانی کوردی دەچێتە ئەوێ مانگانە هەر فترە هەموو سەرجەم ئەو گۆڕانکاریانە لەوێ وەردەگرێ و ئێمەش لەسەر شارەزایان دابەشی دەکەین و ئەڵێن بەم شێوازە زمانەوانی دەنووسن. بەڵێ مامۆستا ئێوە لە ڕێنووسی کوردی پشت بە چ سەرچاوێک بستن بۆ ڕازنووسی بابەتەکان؟ سەرچاوی ئەکادمی کوردی لەوێەوە سەرچاوەمان ئەکادمی کوردیە لەو مؤسسەی ڕسمی مڕبتین بە ئەوانۆ لە ئەوان وەری دەگرین هەمووی کارەکان لەوان وەرەگرین و لە ڕێگەی ئەوانەوە ئێمە ئەو سەرچاوانە وەرەگرین. مامۆستا دیارە کاتێکا گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندن دەکرێت بە هەمان شێوە گۆڕانکاری لە دیزاینی وێنەی بابەتەکان یاخود چوارچێوەی بابەتەکان دەکرێت ئێوە سەبارەت بە دیزاینی و هەروە سەبارەت بە چاپی نوێ چێن ئەوانەی بە کارێک هەڵدەستن توانای مرۆیی ناوخۆیین یاخود کۆمپانیای دەرەچین و گرێبەستان هەیە؟ حقات بە درێژەی ئەو چەند ساڵە کە بڕێبەرایەتی گشتی پرۆگرام بووە یەکێک لە غەڵەتە زۆر گەورەکانی ئەوەیە کە بیری نەکردو بووە لەوەی کە بڕێبەرایەتێک دروستکە بڕێبەرایەتی هونەریەکی تێر و تەسەل دروستکە. بەڕاستی من طبعا لەگەڵ دەست بەکاربوونمانە لە دوای ڕەزامەندی جەنابی وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەد سەعید بەشێکی هونەری گەورەمان کردووەوە ئێستا لەناو بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام. ئەم بەشە ئێستا جارێ دوو هونەرمەندمان هێناوە کاری لەسەرەکە بەڵام لە ڕێگەی ئەم دوو هونەرمەندەوە لوژنەیەکی باڵایان دروست کردووە ڕەبتن بەم هەموو محافەزات و ئەم دوو بەشە هونەرێ ئێستا کە لە ڕێگەی ئەم دوو هونەرمەندەوە توانیوانە هەموو ڕسمەکان پێداچوونەوە بە ڕسمەکان بکەن بەڵام خۆتان نەزانن ئەمە کارێکی ئاسان نییە کارێکی شەو ڕۆژێک نییە ئەمە کارێک نییە بە من بتوانم لە سەعاتێک و 2 سەعات و ڕۆژێک و 10 ڕۆژ و مانگ و ساڵ هینی بکەین ئەمە ئەبێ بەردەوام بێ. ئێستا ئێمە لە ڕێگەی ئەو بەشەوە توانیمانە زۆربەی ڕسمەکان دروست بکەینەوە و بەردەوامی دروستیەکەین. ئێستا ساڵم کردووەتە چەند هونەرمەندێکەوە خەریکن ماجستێرە خوێنن ماستەرەکانیان تەواو کرد ئینشاء الله وعدیان داوە هەمویان بێنە ناو ئەو بەڕێبەرایەتیەوە. پلانێکم هەیە لە 2 ساڵی داهاتووە ئەو بەشە بکەمە 10 هونەرمەندی پرۆفشنەڵ نەک هونەرمەندی ئەتیادی. هونەرمەندی پرۆگرام ئەوە نییە فرچێکی بەدەستەوە بێت و بە فرچەکە ڕسم بکات نە ئەبێ ئایپاتێکی لە بەردەستا بێ لە ڕێگەی ئایپاتەکەەوە ئەو ڕسمانە دروست بکە ئەو ڕسمانەکە دروستی کرد بە فرچە ئەیکاتە ئایپات لەوە ئەیپاتەکەەوە ئەیکاتە هونەرێک کە شایستە ئەوە بێ لە ناو کتێبەکانە دابنێ. ئێمە لە ڕێگەی ئەو بەشەوە ئێستا هەوڵمانداوە بنکێکی وێنە دروستکەین بۆ پرۆگرام کە نەیبووە بە حیاتی نەیبووە. ئەم بنکی وێنە ئەتوانین بە ساڵانی داهاتوو ببینە خاوەنی بنکێکی وێنەی زۆر جوان و ڕێکوپێک لە کاتی گۆڕانکاریەکانە زۆر ئاسان بێ وێنەکانی خۆمان بەکاربێنین. خۆتان نەزانن ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی پرۆگرام ناتوانین هەموو وێنەی بەکاربێنین. وێنەی وا هەیە گرانە بێبی کڕی هەندێک وێنەی شەیە زانی چۆن ناتوانانی خەڵکی ترە هەر پێت نادا بەڵام ئێمە و ئەو وێنانیشمان محاولە کردێ و کردومانە بە وێنەی کوردی ڕەسەن هاتوین مەسەن لە جیاتی ئەوەی کە وێنەیەک لە ئەنتەرنێتە هێنم خش زەردێک و دەم چاوسپیەکە تعبیر ناکە بە وڵاتی من و تۆ یا ئینگلیزیەکە یا ڕەشێکی ئەفریقی هێناوێنە لە کتێبەکان دانراوە نە ئێستا ئێمە کردومانتە دەمچاوێکی کوردی ڕەسەن و هەر وێنەکانیشمان بۆ فۆتۆ خۆمان گردومانە یا بەدەست دروست کراوە لەلایەن ڕسامەکانەوە بەڵام ئەمە خۆتان نەزان کاری ئەوێ بۆ نمونە ئێمە ئێستا لە سەروبەندی ئەوەی زانستی پۆلی یەک بگۆڕین لە دوای ئەوەی کە زۆر تێبینی و سەرنجمان بۆ هات کە کتێبی پۆلی یەکی بنەڕەتی زانست زۆر گرانە بەڕاستی وایشە وەکو چێشیش گرانە وەکو بابەتیش گرانە ناکرێ منداڵێک تازە دەستی قەڵەمی گرت بێ من پێناسەی پێ لەبەرکەم پشتیوانیە بە هیچ جۆرێک لە ئێمە ئێستاکە هەر بە
بە توانای شارەزایانی خۆمان لەگەڵ لژنەی باڵایی پرۆگرامەکان توانیمان ئیمساڵ ئینشاءالله کتێبی پۆلی یەکی بنەڕەتی زانست بۆ هەمووان لەدایکە بێ و ئەو کتێبێکی زۆر جوان و ڕێکوپێکە جاران سێ کتێبی گەورە تەکلیفێکی زۆر لەسەر حکومەت ئێستا بۆتە کتێبێکی یەک کتێبە بە کتێبوو بە ڕێبەری مامۆسا و بە ڕاهێنانیشۆ کردووانتە یەک کتێبی جوان بە هیچ تەکلیفێکیشی لەسەر حکومەت نەکەوتووە تەنها ئەوە نەبێ شارەزایان و بە هاوکاری لژنەی باڵای پرۆگرامەکان و چەند دیزاینەر و چەند هونەرمەندێکی خۆمان وێنەکانیان دروست کردووە و ئینشاءالله ئیمساڵ ئەو کتێبە لەدایکە بێت و کتێبێکی زۆر جوان و ڕێکوپێک ئەبێ ئەکەوتە بەردەسی قوتابیانی و مامۆسایانی ئازیز. بەڵێ مامۆستا جەنابەت پێشەوەی بێتە ئەم پۆستە کۆمەڵێک کێشە و ئاریشە هەبوو دیارە ئاریشە و کێشەکانیش بەردەوام دەبن بەڵام ئێوە چۆن چارەسەری ئەو گرفتانتان کردووە و تا چەند ئەو کێشە کەڵەکە بوانەتان لە بەڕێوەبەرەتێکەکان کەم کردوتەوە یاخود بەرەو نەمانتان مردووە؟ بە حەقەت ئێمە وەکو بەڕێوەبەرەتی کشتی بڕێ کە من دەست بەکار بووم کێشێکی زۆرمانە بۆ نمونە من کە هاتمە ئێرە بەڕێوەبەرەتی گشتی پرۆگرام کتێبی زانستەکانمان هەبوو زانست و بیرکاری کە وەختی خۆی شەریکەی جیۆ بۆ ئێمەی داناوە ئەم شەریکە بەرنامەیەکی کوارگی 2010 داناوە لەسەر کۆمپیوتەرەکان وەکو بڵێ قوفڵی کردووە دیزاینەرێکی من نەیەتوانی لێرە ئەگەر کلیکێک بکە حرفێ بگۆڕێ لەوێ ئەخزیا و مۆزۆعەکان تێکە چۆملێکتریا یعنی بە دەردەسەر ینی ئەیان توانی کە شتێکی گۆڕانکاریە بکەن لەمانە خۆت شەزانی بڕبڕێ خوێندنی سە زانست و بیرکاریە لە تەواوی دنیا هاتین بەرنامەیەکماندانا طبعاً بەسەر پەرشتی برای بەڕێزمان مامۆسا ئالان ئەوە بوو چەند کۆمپانیایەکمان بان کرد کاکە حەل چییە بۆ ئەمە ئەوە بوو لە ڕێگەی کۆمپانیایەکی خۆماڵی خۆمان کۆمپانیای بۆ من توانیمان لەگەڵ کۆمەڵێ کادری زۆر بەتوانە وتمان ئەم کێشەمان بۆ عیلاج بکەن لە ڕووی چۆن بتوانین ئەم کوارگ 2010 بکەینە ئیندیزاین ئێستا بابەتی کتێب لە تەواوی دنیا ئیندیزاینە هەموو ئیندیزاینە بە ئیندیزاین کارەکرێ ئەمانە مشکلێک بوو بۆ ئێمە لە دوای مانگە کتێبێکماندا پێی وەڵامیان داینەوتیان باڵێ ئێمە ئەتوانین عیلاجی کەین ئەو کتێبانەتان هەمووی بۆکەینە ئیندیزاین هەرچەنە ئێمە بەرنامەی ئەومان هەیە بەڵام خۆتان نەزانەوە لە شەو ڕۆژێکان نابێ ئێمە بەرناوەمان هەیە بۆکو خۆماڵی خۆمان سەرجەم کتێبەکانی زانست و بیرکاری بگۆڕی بۆ ساڵانی داهاتوو بەڵام خۆتان نەزانن ئەوە زنجیرەیە و کادری زۆری ئەیە و ئەبێ سەبری لێ بکەین سەبری لێ بکەین لەبەرەوەی خوێندن پرۆگرامی خوێندن کە گۆڕانکاری پێکەوێ بە زنجیرە بیکەی و لەسەر خۆ بە هێواشی لەبەرەوەی ڕوئیای دەوێ لە ڕووی نفسی و لە ڕووی بڵێن بی ئەوە لە ڕووی ئەبێ بێت و دراستەی هەموو شتەکان بکەیت ئاسان نییە ئەوە شکر بۆخوا ئێمە لە کوردستان کەوادری زۆر باشمان هەیە ئەوەی دەڵێ کە کوردستان ناتوانێت وەنەهەج بگۆڕێ و کادرێ نەخێشتیوانیە کادری زۆر ڕێکوپێکمانەیە لە هەموو بوارەکانە ئەگەر ئێمە بیان خینە سەر ڕێکە بیان خینە سەر ڕێچکە بەڕاستی ئەتوانین هەموو کارەکانی خۆمان بیکەین هەرچەنە لە هەندێک شوێنیشا پێویستیمانەیە لە بەرەوەی گۆڕانکاری سەردەمیانە زۆر ڕووەدا زۆر شتی گەورە ڕوئەدا ئەم خەڵکەی ئێمە پێویستی بە ڕاهێنانە پێویستی بە بڵێن خەبیرێکی نێودەوڵەتیە لە زۆر بوارە کە فێری ئەو کارەمان بکە ئێمەش شکر بۆ خوا و ڕێکخراوەکانی یونیسێف و یونسکۆ و زۆر ڕێکخراوی تر هەیە لەسەر خەتە بۆ ئەوەی ئەتوان هاوکاریمان بکەن لەوە بەڵام پێویست بە مەبالغی زەخم ناکە جگە لە زمانی ئینگلیزی نەبێت کە زۆر هەوڵماندا بۆ ئەوەی بتوانین لە ڕێگەی خۆمانەوە دروستیکەین لە ڕێگەی زانکۆکانەوە بەڵام نەتیجەکەی لەوە بوو لە ئەخیرا هەمویان جوابەکان ئەوە هاتۆ ناکرێ زمانی ئینگلیزی ئەللا ئەبێ لە ڕێگەی کۆمپانیەکانە بکرێت ئێستا لە بواری جێبەجێکردنایە و لە دوای ئەوەی پرۆپۆزڵمان کردو
شتەکانمان ئێستا لە ئەنجومەنی وەزیرانایە تەسەورەکەم ئیمساڵ ئەوەی زمانی ئینگلیزی بۆ ساڵی 2022-23 ئەوەیش جێبەجێ بکرێ تەسەورەکەم شتێکی چاکە بێ لەو بابەت ئەوەکانی تر ئێمە یەک دقە ناوەستی شەو ڕۆژ خەریکە بین کتێبەکان ئەگۆڕین بەڵام کەی جێبەجێ ئەبێ و کەی ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەبێ سەبرمان لێ بکەن لەبەرەوەی ئێمەش تاقەی محەددمان هەیە ئێمەش کۆمەڵی خەڵکی محەددمان هەیە بۆ ئەو کارە هەرچەنە ئێمە ئێستا لۆژنەی باڵامان خۆت سەرخەت ئەتوانین زۆر کار بکەین لەو بوارە و کوردوشمانە و درێخیش ناکەین ئەوەی لە توانامان بێ شەو ڕۆژ خێنە سەر یەکتری بۆ ئەوەی پرۆگرامەکانی خوێندن لە هەرێمی کوردستان و جێکردنەوەی ڕوئیای حکوومەتی هەرێم و کوردستان و کۆمەلگاکەی خۆشمان بەبەرچاو بگیرێ لە پرۆگرامەکانی خوێندن. بەڵێ مامۆستاژان مامۆستا دیارە پرسیاری زیاترمان ماوە بەڵام کاتی بەرنامە بەرەو کۆتای ڕۆژ زۆر سپاس دەکەین بۆ دەرفەتە سپاس بۆ ئەوەی کە وەڵامی پرسیارەکانی ئێمە داوە بەڕێز مامۆستا حەسەن سەرتیب جاف سپاس دەکەین کە ئەو دەرفەتت پێبەخشین. سپاس. تەلەڤیزیۆنی پەروەردەیی ماڵی هەمومانە چاوی هەمومانە و ئێمە هەر شتێکمانە بێ لە ڕێگەی ئێوەوە بێ بەڕێبەرایەتی کشتی پرۆگرام بەشێکە لە ئێوە و ئەبێ ڕنگدانەوەی کارەکانی ئێمەوە لە لای ئێوەوە بێ سپاستانەکەم بۆم دەرفەتە بەڕاستی زۆر پێویستەکە لە هەموو بابەتەکانی وەزارەتی پەروەردە ئێوە لەسەر خەت بن ئێوە ڕقیبێکی باش بن بۆ ئێمە و هەم ڕنگدانەوەی کارەکانیشمان بن لە هەرێمی کوردستان و لە دەرەوە. سپاس جارێکی تر بۆ ئێوە پیرۆزبایم تەلەڤیزیۆنە جوانە لە شاری هەولێری خۆشەویستەکەم جارێکی تر ئێمە لە خزمەتتانین هەموو دەقەیە دەرگایە ماوەڵایە بۆ جەنابتان بەخێر بێنێخۆ. سپاس دەکەین مامۆستا. بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی پەروەردەیی هەولێر سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون هیوادارین وەڵامی مامۆستا ببێتە ئەوەی کە ئەو پرسیارانەی ئێوە هەتان بوو یاخود ئەو بیرکردنەوەی ئێوە هەتان بوو لە بارەی پرۆگرامەکانی خوێندن ئەنجامی هەبێ بۆ ئێوە. سپاس بۆ بینەریتان.